بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت دووبارە جەژنە پیرۆزەتان لێ یەکەین. میوانی ئەم شەوم کاک شاخەوان عەبدوڵڵایە پارلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پارلەمانی عێراقمە بەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین. دیارە مەبەستمانە ئەم شەو قسە لەسەر دۆخی کەرکووک و ببورن ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم قسەی لەسەر بکەین لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی باس و خواسی ئەم ناوچانە لە گفتوگۆکانی نێوان کورد و لایەنە عەرەبیەکانی عێراق بە سوننە و شیعەوە. مەبەستمە بزانم کە ئایا ئەو بۆشاییە ئەمنیەی کە لەو ناوچانە هەبووە و ئێستا زیاتر بووە چۆن احتیوا ئەکرێت بە تایبەت کە چاو لەسەر کووردە کورد هەراسان ئەکرێت و کورد عەزیەت ئەدرێت و کورد پێشێلکاری بەرامبەری دەکرێت چ لە کەرکووک چ لە خانەقین چ لە خورمات و چ لە دووبز چ لە ناوچەکانی دیکەش بە تازەترین یعنی ئەتوانم بڵێم مەرگەسات ئەمڕۆ لە خانەقین خێزانێک بە ئامانج کراون بڵین ژن و مێردێک کە دایک و باوکی ژمارەیەک منداڵن شەهید بوون بەهۆی عبۆیەکەوە بەهۆی بڵین بۆمبێکی چێنراوەوە کە ئەمەش هەر لە چوارچەوەیە و کارانەیە و لە ماوەیەکی کەمە بوونە لە ماوەیەکی زۆر کەمە من پێنجەمین تەقینەوەیە لە خانەقین لە کەرکووک لە یەک شەوە 3 جار تەقینەوە ڕوو ئەدا پێشێلکاری بەرامبەر بە کوردەکان ئەکرێت و کورد لە ئەو پەڕی دەسەڵاتەوە ئێستا هیچ دەسەڵاتێکی نییە. هەروەها قسە لەسەر گفتوگۆکانەکەین بە تایبەتی قسە لەسەر واکەین کایە بڕیارە لە دوای جەژن شاندێکی کوردستانی بەرەو بەغدا بچێت ئەوەی تا ئێستا دیارە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕان پاڕادەیەک لەسەر چوونەوە بەرەو بەغدا بەڵام ئایا لایەنەکانی دیکە دێنە ناوم باسەوە بنچینەی بڵین دانوستانی ئەو لایەنانە لەگەڵ لایەنە عێراقیەکان چییە سەوابەت و خاڵە جێگیرەکان چین ئەوەی پێوترێ ناوچەی مادەی 140 چۆن لەسەری ڕێک ئەکەون و بێگومان قسە لەسەر ژماردنەوەی دەنگەکان ئەکەین قسە لەسەر تەمەنی پەرلەمان ئەکەین قسە لەسەر هاوپەیمانێتیەکانی ئێستا و ئەوانەشی وردە وردە چەکەرەیان کردووە و دەرئەکەون لە داهاتوودا. کاک شاخەوان عەبدوڵڵا پارلەمانتاری کوردستان لە پارلەمانی عێراق سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دووبارە جەژنتان پیرۆز بێت. ئەمەوێ ڕێک لەو باسەوە بچینە ناو گفتوگۆکەمانەوە. ئێوە وەکو کەرکووکیەک ئاگاتان لە دۆخ و ڕەوشی کەرکووکە دۆخی ئێستای کەرکووک بە دیاری کراوی و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چۆنە ئەو بۆشاییە ئەمنیە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر ژیانی کورد و تەواوی پێکاتەکانی دیکەداناوە. زۆر سپاس. سەرەتا جەژنی ڕەمەزانی پیرۆز لە کەسوکاری سەربەرزی شەیدان پیرۆز دەکەم لە پێشمەرگە قارەمانەکان لە تەواوی خەڵکی کوردستان لە جەنابتان. دیارە ئەوەی کە هەیە ئێستا لە دوای 16 ئۆکتۆبرەوە دۆخێکی سەپێنراوە بەسەر کەرکووکەوە دۆخێکی ناسەقامگیری لە ڕووی ئەمنیەوە هەمیشە ومانوتوە کاتێک کە هێزێکی بێگانە دەچێتە ناوچەیەک بە تایبەتی لە عێراقا و ئەزمونەمان هەیە هێزی بێگانە واتە بێگانە بە نسبەت ئەو پارێزگایە ناتوانێت ئەمنیەتی بپارێزێ هێندەی ئەوەی کە ئەندامان یاخود ئەو عناسرانەی کە تەکلیف کراون بە پاراستنی هێزی پاراستنی خەڵکی ئەو ناوچەیە خەڵکی ناوچەکە بن باشتر شارەزان و ڕەنگە زیاتر دڵسۆز بن بۆی کە ئەمنیەتی ئەو ناوچانە بپارێزن. ئێمە تەجروبەی مووسڵمان هەیە لە مووسڵ هەیەکێک لە هۆکارەکانی کە من جێگری سەرۆکی لیژنەی مووسڵ بووم یەکێک لە هۆکارەکانی کەوتنی مووسڵ ئەوە بوو کە حکوومەت بە عینادی ئیدارە و ئەنجومەنی پارێزگا لە بەغداوە کۆمەڵی فەرماندەی نارد هەردوو قایدی فەرقەوە قایدی عملیاتی نێنەواژ لەلایەن مالیکیەوە دانراوە تەحادایەک بۆ ئەو سراعی کە هەیەن لەگەڵ ماڵی نوجەیفی دەرەنجام خەڵکەکە زەرەری کۆ شارەکەکە و کەوتە دەستی داعش و لە کەرکووکیش بە هەمان شێوە لە دوای 2000 لە دوای 16 ئۆکتۆبری 2017 هێزێک هاتووەتەوە هێزێکی نامۆیە کە هێز نامۆ بۆ ئەو کاتە نەدڵسۆزی بۆ خەڵکەکە دەبێت لە ڕووی ئەمنیەتەوە بیپارێزێەوە نە دەست دەپارێزیە لە تەعداکردن لە خەڵک و لە شکاندنی شکۆ و کەرامەتی ئەو شارە. بۆیە ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر تا دەگا بە ئەمڕۆ هەموو هەوڵێکمانداوە بۆی کە ئەو دۆخە کۆتایی پێبێ و ئەو بڕیارەی کە هەبوو لە سەردەمی ئەمریکیەکان لە ساڵی 2011 بۆ پێکێنانی
سنتەری هەمانگی کە تا نوێی 6 2014 لە ناوچە کێشە لەسەرەکان وجودیان هەبوو ئەوە دروست بکرێتەوە بۆ ئەوەی کە نەگاتە ئاستی خوانەخواستە توندوتیژی یاخود ڕاپەڕینێکی جەماوەری لە دژی ئەو هێزە کە ئێمە بە هێزێکی داگیرکەر و هێزێکی ئەژنەبی لەو ناوچانەی لە قەڵەمەدەین لەبەرەوەی بەبێ ئارەزوی خەڵکی ئەوێ فەرز کراون بەسەر خەڵکی کەرکووک و دووس خوڕمات و خانەقین تا دەگاتە سنجار. کەواتە کاک شاخەوان ینی لایەنە کوردستانیەکان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان تا چەندە فشارتان دروست کردووە تا چەندە لە دادگاکان لە دادگای فیدراڵی ینی سکاڵا و داواتان تۆمار کردووە شکاتتان کردووە بەرامبەر بەوەی لەو ناوچانە ئەگوزارێت چکەوەتانی عەبادی ئەڵێت پێویستە چەک بەدەستی دەوڵەتەوە بێ بەڵام هەر لە ناو کەرکووک خێزانێک ڕۆیشتون بۆ ئەوەی بازاڕی جەژن بکەن و نقل و شیرینی جەژن بکڕن ئەبینی لەلایەن هێزی دژە تیرۆری عێراقەوە بەردەستڕێژی گولە ئەدرێن و ینی خەڵکیان لێ شەهید ئەکرێت. ئایا هەموو ئەمانە بای ئەوە نییە ئەوەندە بەڵگەیتیانە کە بتوانن ئەم مەلەفە ئەم دۆسەیە بجوڵێن و بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر تاوا کۆتاییشی پێنێن ئەو پێشێلکاریانە هەندێک خاویکەنەوە و کەمیکەنەوە؟ ئەنی کاگیادگار بەشێک لەو دەستپارێزیە ئەو زەخت و فشارانەیە کە ئێمە دروستمان کردووە و بە تایبەتی وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەبیرتان دێت جەنابتان سەرەتا لە دوای 16 ئۆکتۆبەر هێزێکی زۆر چوە منتیقە کوردیەکان نەتیجەی و فشارانە ئێستا حەشت لە ناوچە کوردنشینەکان نەماوە لە گەڕەکە کوردنشینەکان و ئەوەی کە هەیە ئێمە بەڵێ ئیجراتمان کردو ینی بۆ نمونە ئەو تەحدایانی کە کراوە یاخود ئەو بڕیارە نایاسایانی کە کراوە لە دژی خەڵکی کوردستان لە جانبیەکان نەبووە لە ڕووی ئیداریە و کۆمەڵی فەرمانبەر بەپرسی ئێمە فەسڵ کرابوون و دەرکراون لە وەزیفەکانیان لە ڕووی زراعیەوە هەوڵدراوە کە بە پێچەوانەی یاساوە عقودی زراعی بۆ کۆنە بەعسیەکان نوێ بکرێتەوە و لە ناو شاریشا لە ڕووی ئەمنیەوە ناتوانرێت دەرەوەی شار بپارێزرێت ڕۆژانە مەترسی لەسەر گوندەکانی ئێمە لە باشووری داقوق و باشووری کەرکووکەیە ئەو گوندە کوردنیشیانەی کە دەکەونە خوارجادەوە لە ناو شاریشا لە ماوەی یەک هەفتەیە لە سنووری یەک مەرکەز لە ناو شار لە گەڕەکی کوردنووشینە دەداوای سیارە دزین تۆمار کراوە هەڵکوتان لەسەر خەڵک دەستگیرکردنی گەنجانی ئێمە لە مانگی یەکەوە 5 گەنجمان دەستگی کراوە سییانیان بەربووەیکیان پێش چەند ڕۆژێک پێش ئێستا ئازاد کراوە کە تۆمەتەکانیان کەیدی بووە هیچ واقعی نەبووە بەڵێ لە ڕووی مەلەف ئێمە جوڵاندمانە بۆ نمونە من لە دیدارمان لەگەڵ وەزیری زراعە لە میدیاکانی جەنابتان بینی وەزیری زراعە لەسەر نووسراوێکی من کاراستەی کەرکووکی کردبوو بۆ ئەوەی چیتر عەقدی بەعسیەکان تازە نەکرێتەوە چکەوە مخالفە بۆ یاسا بۆ مادی 140 بۆ قەرارێکی ئەنجومەنی وەزیرانی سەردەمی مالیکی کە نابێ ئەرزی بەعسیەکان تەجدید بکرێتەوە تا مادی 140 جێبەجێکرێ و ئەومان ڕاگرت ئێستا دێن لە ڕێگای پارێزگارەوە لە ڕێگای لەبەرەی پارێزگا خەڵکی ئەو سنوورەی خەڵکی حەویجەیە و لە ڕێگای زراعەکەی ئەو جامودیرەکەی پارتی بوو ڕێگەی دەگرت لە بەردەم وەها بڕیارێکە ئێستا کە خۆیانن دەیانەوێت لە ڕێگای کەرکووکەوە بەبێ گوێدانە بەغا و شتانە بکەن و لە ڕێگای ئیجراعاتی ئەمنی و کۆمەڵی ئەفسەر ئێمە لە کار لابرا هەندێکمان گەڕانوەتەوە و هەتا ئێستاش ئەفسەرە کوردەکان کە جێگاکانیان لێ وەرگیراوەتەوە بە کورد پڕ نەکراونەتەوە بەڵکو عەرەب خراوەتە شوێنی ئەمانە هەموو ئیجراعات کراوە بەڵام ئەمە پێویستی بە ئیتیفاقێکی سیاسیە و حکوومەتی هەرێم دەبێ ئەم مەلەفە بە تەواوی لەگەڵ عێراق یەکلایی بکاتەوە بۆ ئەوەی چیتر من پێم وایە یەک فەرمانی ڕێزوزەرا بۆ قایدی عملیات کە من قسەم لەگەڵی کردووە مەعەن سەعەدی وەکو ئێستا فەرماندەی یەکەمە لە کەرکووک قسەم لەگەڵی کردووە زۆر جار لەسەر گردنی خەڵک پەیوەندیم پێوە کردووە دەتوانێت تەلەفۆنێک یاخود نووسراوێکی قاید عام بۆ کەرکووک هەموو ئەو کێشانە کۆتایی پێبێنێ بەڵام ئیرادەیەک نییە تا ئێستا لەلایەن بەغداوە بۆ حەلکردنی ئەو قەزیانە لە کەرکووک. باشە کاک شاخەوان جەنابتان ڕاستە پەرلەمانتاری کەرکووکیەکانن بەڵام بێگومان نوێنەرایەتی تەواوی ناوچە بڵین کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و ئەوەی پێوترێ ناوچەی کێشە لەسەر و ململانێ لەسەر دەکەن بۆ نمونە من نمونەیەکت بۆ بگێڕمەوە ئەوەی ئەمڕۆ لە سنووری خانەقین ڕووی داوە ینی ئەم خێزانە کە ڕۆیشتون بەرەو ئاوایی مەردان جێگەیەکە کە ینی ئەمن و ئەمانی تایە ڕوخانوویەکیان تیا دروست کردووە بۆی لە کاتی بۆنەکانە بۆی بچن ئیسراحەتی تیا بکەن کەواتە ئەم ڕێگەیە هیچ مەترسیەکی کاری تیرۆریستی لەسەر نەبووە بەڵام ئەم ڕووداوە ڕوئەدات بۆ نمونە لە ناو خانەقین لە ناو بینابەرزەکانی خانەقین ئەبینی ینی وێنەی کۆمەڵێک کەسایەتی
ئێرانی شیعی دانراون بەمەرجێک کورد بە سونە و شیعەوە لە خانەقین مێژوویەکی زۆر دوور و درێژیان لە برایەتی و تەبایی هەیە پێکەوە. ئێستا هەوڵ ئەدرێت بۆ ئەوەی کوردەکانیش لەوێ بەریەک بکەون. ئەم ئستفزازانەی کە ئەکرێن، ئەم دەمارگرتنانەی کورد کە ئەکرێن لەو ناوچانە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد چۆن احتیوای بکە و چۆن هۆشیاری بڵاو بێتەوە کە ئەوانەی تەنانەت پێکاتەکانیش غەیرە کوردەکانیش لەگەڵ یەکتر بەرکەوتنیان نەبێت. ئایا ئەمە بە بەرنامە ئەکرێت دژ بە کورد؟ ینی بە تاکید بە بەرنامە دەکرێت کاک یادگار ئەو پلانەی کە هەیە لە دژی کورد بۆی کە کورد لەو ناوچانە لاواز بکرێەوە ناوچەکان و گوندەکانیان چۆڵ بکەن بە دوو ڕێگایە. ڕێگایەکیان ئەو گوندانەی ئێمە کە سنوورن لەگەڵ ناوچەی چالاکی داعش هێزەکانی خۆیانە لێ دەکشێنەوە بۆی داعش تەنگەتاویان بکات و ڕۆژانە تیرۆریان بکات و وایان لێ بکات گوندەکانیان پێچۆڵ بکات و هێوکارێکیشیان لە ڕێگای حکوومەتی ئیتیحادیە و بەدعمکردنی سیاسەتی تعریب لە منتیقەکە بۆ هەردوو هۆکارەکە حکوومەت بە بەرنامە کار دەکات. ینی بۆ نمونە ئێمە هەم لە سنووری خانەقین و هەم لە گوندەکانی باشووری داخۆک بە تایبەتی ناوچی کاکەی و داودە و تاڵەبانی کە لەم ماوەیە زۆرترین زیانیان پێکەوت. یان ناوچەی هەفتەغارمان هەیە ئێمە بە درێژایی ئەو ماوەی کە داعش و پێش ئەوانیش قاعیدە و ئەنسار و نەقەشبەندی هیچ کاتێک نەگەیشتونەتەوە سنوورە چکە دەستگای ئاسایشی لێ بووە و لە دوای 2014 پێشمەرگە چوەتە ئەو سنوورە ڕێگەمان نەداوە کە تیرۆرس دەستی بگاتەوە بەڵام ئەو ماوەیە کە شەوان دێنە ناو هەفتەغار دێنە ناو گوندەکانی ئێمەوە دواییش بە تۆمەتی ڕاونانی ئەوان دێن کۆمەڵی گەنجی ئێمە دەستگیر دەکەن و هیچ ئیجراتێکیان بەرامبەر داعشنی. ئەمە بەرنامە بۆ دارەژاوەمە بابەتێکی مەترسیدارەوە ئەوەشی کە دەکرێت لە سنووری دووبز و لە مرکزی کەرکووکە بۆ نمونە دوێنێ و پێرێ چەند دووەنمێک دراوە بە عەرەبەکانی پێشتر لە عەمشە و بلۆکیان تێدا خستووە. ئێمە پێرێ لەگەڵ وەزیری زراعی عێراق قسەم کرد باسی لەوە کرد کە هیچ بڕیار لە لایەوان نەدراوە ئەوەی کە کراوە پارێزگاری کەرکووکرێتی. بۆیە ئەم بابەتە پێویستی بەوە هەیە کە لایەنە سیاسیەکان ئەگەر خلافیان هەبێ لە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵی پرس دەبێت هەرچی زووە ڕوئیان لەسەر ناوچە کێشە لەسەرەکان یەک بخەن و دەبێت بەرنمەیان بۆ وەفدی مفاوز لەسەر ئەو ناوچانە ببێتە خاڵی ئەولەوێت و من بۆ معلوماتی جەنابتان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەوەی کە زانیمە لە بەڕێز سکرتێری مەکتەبی سیاسی پارتی خاڵی یەکەمی و توێژ و پێداگیریکردن لەسەر ئەو وەزعاوە لە مفاوەزاتەکان لەگەڵ لایەنە سیاسەکان ئەوە بۆ کە چۆن دۆخی ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە و ئەوەی کە باز دەکرێت بابەتی بارگاکان ئێمە پێمان وایە بارگاکانی خۆمان دوایین خاڵەکە ئێمە بیرمان لێکرد بێتەوە پێش ئێوە گەڕانەوەی شکۆیە بۆ تاکی کورد لەو ناوچانە نەک تاکی کورد بەڵکو ینی پێکاتەکانی تریش لە مەسیحی و لایەنەکانی تر زەرمەند بوون لە نەتیجە ئەو ئیجراعاتە تەعاسفیانەی بەرامبەر بە خەڵکی ئێمە لە ناوچەکانی کەرکووک و دووسخورمات و خانەقین و سنجار و مەخمور دەگیرێنە بەر. باشە کاک شاخەوان بینە سەر دۆسیەی کورد یاخود هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی عێراقی و دانیشتن و گفتوگۆ و هاوپەیمانێتیەکان و پێکێنانی حکوومەت ینی یەکێتی و پارتی گەیشتونەتە ڕێکەوتن کە ئەوان لە تەواوی دۆسیە و مەلەفەکانە یەکدەنگ و یەکڕابن لە گەڵایەنە عێراقیەکان بە مەبەستە و پرسیاراکەم چکە بابەتی تر هەیە کە گفتوگۆی لەسەر بکەم. طبعاً کاک یادگار هەم بە نسبەت پارتی و یەکێتی و تەنانەت بە نسبەت هێزە سیاسیەکانی تری عێراقیش ئەم جارە تەحالوفات زۆر قورسە. ئەگەر بیرتان بێت لە هەڵبژاردننی 2014 و 2010 لیستی یەکەم بە 90 کورسیەوە دەچوو داوای مفاوەزاتی کرد. ئێستا تەنانەت لەم دۆخەیە چۆنەڵی تەحالفاتەکانیش مهددن و کوتلەی گەورە مهددە بۆی بێتە کوتلەی گچکەتر لە ڕێگای ئەوەی کە هەندێک لە پەرلەمانتاران کە لەنا ئەو کوتلانن بڕیاری پاشەکشیان داوە بڕیارەکانی ئەم دوای پەرلەمانی عێراق ڕەنگە کاریگەری لەسەر کوتلەی فائیزە هەبێت وای کردووە بەرچاوڕوونیەک لە بەردەم پارتی و یەکێتی و لایەنەکانی تریش نەبێت. ڕاستی ئێمە بەرچاوڕوونی خۆمان هەیە دەزانین کە ئێمە بۆچی دەچینە بەغداد داوای چی دەکەین مەطالیبی کورچی ئەمانەمان لا سابتە بەڵام لەگەڵ کێ باسی دەکەی کێ کوتلەی فائیزە کێ دەستنیشان کراوە بۆی ببێتە سەرۆکوەزیران ئەمە تا ئێستا نەک بۆ ئێمە بۆ لایەنە سیاسی عێراقیەکانی تریش ڕوونیە بە پێی ئەوەی کە سەدر وەکو کوتلەی سائیرون کەس کوتلەی براوەیە بەڵام تا ئێستا مڕەشەحی سەدر ئێلان نەکراوە بڵێ ئێمە مڕەشەحی ئێمە مفاوەزاتی لەسەر دەکەین بۆەوەی کە بێتە سەرۆکوەزیران لەگەڵ لایەنەکانی تر قساکەین لە هەمان کاتیشە بەڕوونی تا ئێستا سەدر نەیتوە من داعمی عەبادیەکەم بۆ ویلایەتی دووەم لە هەمووی نامۆتر تەحالفی ئەوان و فەتح بوو کە من پێم وایە زۆر نایخایەنی.
کەواتە دێمە سەرباسی ئەو هاوپەیمانێتیش بە دیاریکراوی لایەنە کوردستانیەکان کەی لە دوای جەژن بڵێن کەی ترسبێنێتەوە بە فەرمی سێ ڕۆژەکە کۆتاییەت بۆ بەغدا بەڕێ ئەکەون و جگە لە یەکێتی و پارتی لایەنی دیکەی تایە؟ تەبعانەوەی ڕاگەیەنراوە بە فەرمی ئەوەی کە ئەموو توێژاناکە بەڕێز کاک فازڵ میرانە سکرتێری مەکتەبی سیاسیە هەم سەرۆکایەتی وەفدی پارتی کردووە بۆ بەغدا و هەمیش لە بابەتی وتوێژکردن لەگەڵ لایەنە سیاسی کوردستانیەکان هەر جەنابیان پێ هەڵدەستێ و ئەو بە فەرمی ئەوەی ڕاگەیان کە وەکو پارتی دەستپێشخەری ئەوە دەکەن جگە لە یەکێتی هەموو لایەنەکان لە بەغدا بە یەک لیست بچن و بچن بۆ ئەوەی کە لەوێ داخوازیەکانی خەڵکی کوردستان لەگەڵ لایەنە براوەکە عێراقیەکان بۆ پێکێنانی حکوومەت باز بکەن و تێ بگەیەن لە ڕوویای ئەوان بەرامبەر بە قەزەی کوردی بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی ئەم دوایە بەڵام بەداخەوە تا ئێستا هەندێک لایەنی سیاسی هەر ئەساسەن مقاتعی ئەوەیان کردووە کە بەشداری دانیشتنەکان بکەن و مقاتعی ئەویان کردووە کە دان بە نەتایجی انتخاباتە بکەن و چاوەڕێی لیجانی تەحقیقیەکەن چاوەڕێی عەدل و دەویەکەن بۆیە پێم وایە ئەگەر هەنگاوی پارتی دیموکراتی کوردستان تەنها دەستپێشخەری و پێشنیازی خستۆتە ڕوو یاخود مفاتەحە و لەگەڵ هیچ لایەنێکە یعنی قسەی هەبووە لەم ماوەیە یعنی ئەوە ئەرکی مەکتەبی سیاسی بەڕێزە وەک باسم کرد ئەوان پێهێستاون سکرتێری مەکتەبی سیاسی پارتیمان لەگەڵ لایەنەکانی ترا و توێژیان کردووە حتمما ئەو نێزک بوونەوەی پارتی و یەکێتیش لە خۆوە نەبووە هەوڵی بۆ درراوە و هەم لە تێڕوانین بۆ مەترسیەکان و هەم بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر وای لێ هاتووە کە ئەو دوولایەنە بە حکمی ئەوەی کە ئەم دوانە نزیکەی 45 کورسی پەرلەمانی پێک دێنن وا دەکا کە ئەمان وەکو هێزێک داوا لە هێزەکانی تریش بکەن بۆی تەواوی لایەنە کورسانەکان بتوانن بەیەکەوە بچنە مفاوەزات کا گیادگارەگەر بەبیرت بێت ئێمە ڕاستە لە بەغدا لە 2014 نەمانتوانی فراکسیۆنی کورسانی دروستکەین بەڵام لە یەکش سەرکەوتوو بووین ڕێکەوتی لە نێوان خۆمانەوە لایەنە کورسانەکان داخلی مفاوەزات بین لەگەڵ لایەنی براوە بۆ ئەوەی کە هەم استحقاقاتی خۆمان وەکو کورد و هەم مەطلبەکانمان جێبەجێ بکرێت بالفعل لە ئەگەر تەماشای بەرنامەی کاری عەبادی بکەیت لە 20 خاڵەکە 17 و 18 و 19 16 و 17 و 18 و 19 پێیوەست بوو بە کورد و هەمووی تەوقیتاتی زەمەنی تیابوو داخلمان کرد و لە ڕووی استحقاقاتیەوە توانیمان کۆمەڵی پۆستی گەورە لە سەرۆکۆمار و جێگرۆزیران و جێگری پەرلەمان و 5 وەزارەت وەرگرین بەڵام دوای لە نێوان خۆمان ئەو پۆستانەمان داباش کرد بەڵام ئەگەر هەر پارتێک و بەجیا بچوایە بێگومان ئەو نەمانەتوانی ئەو استحقاقانەوەکو خۆی بەدەستبێنین بۆیە زۆر گرنگە هەم بۆ استحقاق و هەم پارێزگاریکردن لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان هەوڵ بدرێت فراکسیۆنێکی کوردستانی یاخود کوتلەیەکی کوردی یەکگرتوو بچن مفاوەزات بکەن لەگەڵ بەغدا و بێگومان بە یەکگرتووی چوونیان بۆ بەغدا و دەکات دەستکەوتی زیاتر بەدەستبێنین و بتوانین ئەوەشی لە دەست دراوە بهێنینەوە. بەڵێ کاک شاخەوان بەپێی زانیاریەکانی جەنابتان لە دوای جەژنیەکێتی و پارتی بەڕێ دەکەون بۆ بەغدا بۆ دەست بەکردن بە دانوستان قۆناغی دووەم و خولی دووەمی دانوستان یاخود چاوەڕێی لایەنەکانەکەن. ئەوەی کە من بیستمە لە ئەندامێکی مەکتەبی سیاسی بەڕێز باسی کردووە کە ئەوان نیەتی ئەویان هێستا لە نوێگەڕێکی تر بکەن بەڵام پێم وایە ئەوەی کە لە عێراقا ئێستا دەگوزارێ ئەویش تهدیدی ئەوە دەکا کە ئەو وەفدەکەی بچی ینی بۆ نمونە تۆ دەبینی ڕۆژانە لە عێراق تەغییراتەکرێت لە مووقفی کوتلە سیاسیەکان ئەمڕۆ دوان کوتلێ دروستەکەن سبەی جیابنەوە بۆیە هەتا تەحالفێکی ڕوون لە بەغدا دروست نەبێت کە پێویستی بە کورد بێ و تەحالفەکە تەواو بک پێم وایە ئەو وەفدە بۆ بەغدا ئەگەر بچێتیش ئەو دەورەی نابێ و کاریگەریەی نابێت ڕەنگە ئەمان چاوەڕێ ئەوە بکەن پێش ئەوەی کاوان تەحالفێکی گەورە دروست بکەن پێویستیان بە کورد دەبێت بۆ تەواوکردنی تەحالفەکە بۆ پێکەنانی حکوومەت دەبێت لێرە هەوڵ بدەن ناوماڵی خۆیان کۆ بکەنەوە زۆرترین قەواری سیاسی کوردستان لە ناو ئەو وەفدەیە کۆ بێتەوە بۆی لەوێ وەک باسم کرد نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن لە داخوازیەکانی خەڵکی کوردستان. کەواتە تۆ باسێکت لاو پەیمانەتی نێوان سەدر و هادی عامری کرد بۆچی پێت وایە ئەو هاوپەیمانەتیە زۆر تەمەنی درێژ نابێت؟ طبعا ئەگەر ملاحەزەتان کرد بێ هەندێک کوتلە کە ئەم جارە بە شێوەیەکی زۆر بەرچاو زیادیان کردو یەک لەو کوتلە طبعا دوو کوتلە کە زۆر دەنگەکانیان کورسیەکانیان زیادی کردووە دوو منافسی سەرسەختی یەک بوونە پێشتر تا ڕۆژگارێکی نزیک
ئەوش سائیرونە کە کوتلەی سەدریە کورسیەکانیان نزیکەی 2 بەقەدەر زیادی کردووە لە ئەحراری جاران و کوتلەی با بڵێن ئاسایی بەحلی حەق لە ناو کوتلەی فەتحا ئەوان لە یەک کورسیەوە پەڕیونەتەوە بۆ 15 مەقعد ئەوانیش دیسان پێشتر باڵی سەربازی جێشی مەهدی بوون باڵی سەربازی مقتەدا سەدر بوو جیا بۆ ئاسایی بەحلی حەق ئێستا ئەو پێکاتەیەکی سەرەکیە لە ناو تیاری فتح کە فتح ئەعلانی کردووە لەگەڵ سائیرون بێ باشە ئایا بەردەوامی ئەوان لەگەڵ سەدر وا ناکات کە عسایب لە فتح جیابێتەوە یا فتح دیسان لەگەڵ بەهۆی فشارەکانی عسایب لە سائیرون جیابێتەوە ئەمانە هەموو تەوقعاتەوە خەڵک خوێندنەوەی بۆ دەکە ینی تۆ حساب کە بۆ نمونە ئەگەر عسایب ئەهل حەق بە خۆی 15 کورسیەوە ناڕازی بێت لەو تەحالوفە یاخود ئەوەی کە ئەو دەیەوێت داخوازی دەکات لە حکوومەتی داهاتوو پۆستی وەزارەت سەدر پێی نەدا پاشە کشێکردنی عسایب 15 کورسی لە فتح کەم کاتەوە ئایا فتح دەبێتەوە هێزی دووەم نەخێر بێگومان فتح دەبێتەوە هێزی سێم و چوارەم و ئەو کاتە ڕەنگە سەدر بۆ لایەنێکی ئەمار حەکیمی شێرشی کردوتە سەر ئەڵێما و پەیمانێتیەکی تائیفیە ینی بە تاکید ئەگەر ملاحەزت کردبێ لەبەرەوەی فتح هێزەکەی هێزێکی زۆربەی ئەوانە بوونە کە سەرکردە بوونە یاخود باڵە سەربازەکانی حەژی شعبی بوونە جۆرە تەحەفوزێکە بوو لەلایەن هەردێک لەلایەنەوە بۆ ئەوی کە ئەمان زۆر دەی نزیک نەبنەوە بەڵام ئەوەی کە جیاوازیە تێڕوانینی کوتلەی فتح بوو بە ئایندەی عێراق و تێڕوانینی سەدر بەرەو تەوەجە وەتەنیەکە چووکە هەموو لایەک لە خۆی کۆ بکاتەوە ئەوان زیاتر خەڵکیەکن کە مۆرکێکی سەربازی و باڵێکی تائیفیان پەیوەندراوە ئەوەی کە ئێسا 15 کورسیە ناوە تاوانبارە بە کوتلەیەکی تیرۆریستی لەلایەن ئەمریکا و لە زۆر دەوڵەتانیش وەکو عسایی بەهلی حەق و حیزبوڵا کە مەقاعدیان هێناوە بۆیە و لە هەموویشی مەترسیدارتر ئەوەیە کە لە ئێستاە مالکی بە کوتلە دۆڕاوەکە ناو دەبرێت ئایا مالکی و حزبی داوا قبولی ئەوە دەکەن ئەمڕۆ هەروە بە ئاسانی عێراق بەجێ بێڵن و با بڵێن کورسی حکم بەجێ بێڵن و تەسلیمی مقتەدا سەدر و لایەنەکانی تر بکەین کاریگەری ئێران چۆنە بێت لە کاتێکە ئاوترێت ئەما و پەیمانێتی نێوان سەدر و هادی عامری لەلایەن مبارەکە و ینی لەلایەن ئێرانەوە پیرۆز کراوە و کاریشی بۆ کراوە طبعا ئەوەی ئێران بۆ حکوم نەبووە بۆ مەسەرەی حکومدارەتی نەبووە ئێران هەستی کرد ئەم دوو باڵە سەرەکیەوەکو یەک بمێنێ منافەسەی نێوان حەشد و نێوان سەدر کامیشە داوا دەکا نابێ حەشد بمێنە بێتە بەشێک لە موسساتی عێراق جا چ دیفاع بێت چ داخلی هەستی کرد کە ئەگەر ئەم دوو تیارەوەکو یەک مشاحناتیان بمێنێ ڕەنگە لە ئایندەیەکی نزیکە بەریەکەوتن لە نێوان شیعە و شیعە دروست بێت کە ئەمە گەورەترین گورز لە مەسلحەتی ئێرانەدا لە منتیقەکە بۆیە لە پێناو ئەوەی کە بەرلێکەوتن دروست نەبێت جۆرە لێک نزیک بوونەوەیەکی دروست کردوە لە نێوان ئەو دوانەیە ڕەنگە هەر بەدەعمی ئەوانیش بێ فتح ئەو هەموو تەنازولە بکەن یاخود بچنە نزیک بنەوە لە مقتەدا سەدر بۆیە پێم وایە ئێران هێندەی مەسلحەتەکەی لەسەرەوەی کە شەڕی شیعە دروست نەبێ ناوماڵی شیعەتێک نەچێت لەو ڕوانگەیەوە دامی ئەو قەزەیەکان نەک ئەوەی کە تمووی هەبێ لە حکوومەتی ئایندە جارێ ئەوێ کە شەڕی شیعە دوور بخاتەوە دوجار بێت دەست زۆر بدا لە حکوومەت بۆیە بابەتەکە زۆر قورسەوە لە هەمووی قورسر ئەوەی مالکی تەحملی دۆڕان ناکەوە ئەو بڕیارانەی کە لە پەرلەمان دەرچوو بەم دوایە ڕۆڵی مالکی گەورەی تێدا بوو لە هەمووی گەورەتر ئەوەیە کە محکەمەی ئیتیحادی هیچ بڕیارێ نادا ئەگەر لە بەرژەوەندی و ڕەزامەندی مالکی تێدا نەبێ ئەو شتێک کە مالکی لی ڕازی بێ بێگومان محکەمەش موافقەی لەسەر دەکا و ئەگەر بە بیرتان دی هەمان ئەو ڕۆژەی کە پەرلەمان بڕیاریدا محکەمەیەک سەر بڕیاریدا چەند خاڵێک لە بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ بکە وەک تەحدیدکردنی ئەندامانی محکەمەی ئیتیحادی بۆ ئیشرافکردن لەسەر عملی عەدوفەرزیە دەوی و ئێستاش پێم وایە ئەگەر مالکی ڕازی بکرێ هەموو بڕیارانی پەرلەمان لە نێوان چەند سەعاتێکە پوچەڵ دەبێتەوە ئەگەر ئەو بڕیارانەش جێبەجێ نەکرێت ئەوە من پێم وایە مالکی و حزبی داوا بە ئاسانی دەستبەرداری حکوومەت و حکومڕانی لە عێراق نابن. بەڵێ تەنانەت چاودێران هەندێک دوورتر بۆ شیعە ڕۆن ئەڵێن بۆ نمونە بینی بە نسبەت جەژنی ڕەمەزانەوە شیعەی ئێران و لوبنان و ناوچەکانی دیکەی گیان بڕیارەدەن کە ڕۆژی جومعە جەژن بێ بەڵام سیستانی قەرارەدا کە بیخاتە شەممە بە تاقی تەنها ئەمەش وەکو خوێندنەوەیەک بۆ یەکرێکە گوایە ئەمە پەرتەوازەیی و دابەشبوونی نێوماڵی شیعەیە. کاک شاخەوان دوو پرسیارم ماوە گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر سپاس دەکەم کاتم تەواو نزیک بۆتەوە لە تەواو بوون. سەبارەت بە ژماردنەوەی دەستی دەنگەکان لە دوای ڕووداوەکەی ڕەسافە
ئایا ئەم پرۆسەیە ئەنجام ئەدرێت عێراق بەشی ئەوە پارەی هەیە لە کاتێکە بودجەی بۆ کارێکی لەو جۆرە لە یاسای بودجەش جێ نەکردوێتەوە و داینەناوە زۆر بە کورتی سوپاس دەکەم چکە پرسیارێکی دیکەشم ماوە. طبعا ئەوە لەبەرەوەی یەک ئەوە نییە یەک بڕیاری پەرلەمانیە تەنها عەدو فەرز بێتەوە بێ قسەی لەسەر بکەیت. ئایا پەرلەمان تەنها ئەوەی جێبەجێ دەکەی هەندێک قەراری ترێ هەندێک قەراری نایاسایی داوە کە ئیشی ئەو نیە ئیشی محکەمەی ئەلغاکردنەوەی دەنگ ئەوە هەیئەی تەمیزیە بەپێی مادە 4 فەقەرە 5 لە یاسای ژمارە 11 ساڵی 2007 ئیشی ئەو نیە ئیشی پەرلەمان نییە بۆیە فەقەرەکانیش دەبێت خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێەوە. ئایا لەم مدە زەمەنیەی کەماوە لە بەردەم پەرلەمانە تایەکی حەوت ئەم هەموو شتە جێبەجێ دەبێت گە جێبەجێ نەبوو پەرلەمان ناتوانێت دانیشتنێتتر بکاتەوە بە دوای بڕیارەکانی خۆیان بچێتەوە. بۆیە من پێم وایە ئەحداسەکانی هەفتەی دوای جەژن ئەوەندە سریع دەبن هەم دەتوانین بەرچاوڕۆنیەکمان بداتێ بۆ مۆزوعی عەدو فەرزیە دەوی و بۆ بڕیارانی کە پەرلەمان داوێتی ئەگەر لایەنە گەورەکان ڕازی بکرێ پێم وایە و بڕیارانەی پەرلەمان زۆر کاریگەری نابێت نەتایجەکان وەکو خۆی دێتەوە. پرسیاری کۆتاییم سەبارەت بە تەمەنی پەرلەمان کە نزیکەی یاخود کەمتر لە 2 هەفتەی ماوە لە دوای ئەوە پەرلەمان تەمەنی کۆتایی دێت و حکوومەتیش دەبێت بە حکوومەتی تەصریف ئەعمال و کار بەڕێکەر ئەمە چۆن چارەسەر ئەکرێت؟ زۆر بە کورتی سوپاس دەکەم کاک شاخەو. طبعا یەکێک لە بیانوەکانی سەلیم جبوری ئەو بوو کە حکوومەت ڕەنگە لەم ماوەیە نەتوانێت کە عەدو فەرزیە دەوی بکا کۆمسیۆن یاخود محکەمە ئیتیحادی کۆبوونەوەیەکی سەرۆکی پەرلەمان کراوە لەگەڵ لیژنەی یاساییە چۆن بتوان تەمدیدی عمری پەرلەمان درێژ بکەنەوە کە پێم وایەوە زۆر قورسە چونکە ئەمە پێویستی بۆ یە کوت لە براوەکانیش ڕازی بن بۆ عملیە گینا ڕەنگە ئاژاوەیەکی گەورەی لێ بکەوێتەوە بە بیانووی ئەوەی کە لە دوای یەکی حەودەگەرم پرۆسان نەکە بۆشاییەکی دەستوری دەکەوێتەوە بۆی تەمدیدی عمری پەرلەمان بکەن بەڵام دەستور تهدیدی کردوە هیچ شتێکی وەکەوە تهدید نەکرەوە مادە 56 دەڵێ عمری پەرلەمان دەست پێ دەکات لەو ڕۆژەی دەست پێ دەکات بۆ ماوەی 4 ساڵ و هیچ ڕێگایەکی دانەناو بۆ تەمدیدکردنی عمری پەرلەمان بۆیە بۆشاییەک بەستەوە بۆەوەی دەستوری شەموار بکرێتەوە. بەڵێ ئەوەش ناکرێت چکاویش دەبێت سێ لە سەریەکی عێراقیەکان دەنگی بۆ بدەن ڕازی بن لەسەر تعدیلەکە تعدیلەکەش دەبێت پەرلەمان بیکات دوجار بیخاتە ناو خەڵکەوە بۆیە ئەو تعدیلەش پەرلەمان دانانشێت تا تعدیلی دەست بکە بۆیە بۆشاییەک دروست دەبێت لە دوای ئەوە حکوومەتی تەصریف ئەعمال دروست دەبێت تا و کاتەی دەرەچەیەکی یاسایی بۆ دۆزنەوە. بەڵێ کاک شاخەوان عەبدوڵڵا پارلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا من کاتێکی خۆش.